زۆر سپاس بۆ گرنگجی پێدانتان بە مەسەلەی پرسی ژینگە. ئەمەی لەم کۆنگرە ڕۆژنامەوانیە دەیخوێنینەوە ئەنجامی کارکردنی 6 مانجی تیمەکانی ڕێکخراوی بیما بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی UPP وارووا بە پاڵپشتی دارایی یەکێتی ئەوروپا و بە ڕێگەی UNDP و پرۆژەی حیوار جێبەجێ کراوە. و بۆ زانیاری دەبێ باسی ئەو بکەم لە ڕاستیە فۆکسی ئێمە بە تایبەتی لەسەر شاری هەولێر و دهۆک بووە، هاوکارانی ترمان لە ڕێکخراوەکان فۆکسیان لەسەر شاری سلێمانی و هەڵەبجە بووە، دابەشمان کردووە. بۆیە ئەمە هۆکارێک کە بەشێک لە داتاکانمان پەیوەندی بە شاری هەولێر و دهۆکەوە هەیە و بەشێکی تریش لە داتاکان پەیوەندی بە وەزعی گشتی ژینگەوەیە لەسەر ئاستی هەر چوار شارەکەی کوردستان. ئەمەی دەخرێتە دەیخێنە ڕوو کورتەیەکە لەسەر پێشێرکاریەکان لە ماوەیەکی نزیکدا لە ڕاستی ئێمە ئەم داتایانە لە چوارچێوەی راپۆرتێکی گشتی بە هەر سێ زمان بۆ ڕای گشتی و ڕاگەاندکاران بڵاوەکەینەوە. ئێمە تەرکیزمان لەسەر سێ خاڵ کردووە سەبارەت بە پرسی پیسبوون لە هەرێمی کوردستاندا. یەکەم پیسبوونی هەوای کوردستان و هەروە پیسبوون و کەمبوونەوەی ئاو و هەروە پیسبوونی خاک لە هەرێمی کوردستان. طبعاً پیسبوونی هەوا هەرچەندە ئامێرەکانی پێوانەی پشکنین لە هەرێمی کوردستان بۆ زانیاری هەموو لایەک تا بە ئێستا بە پێی ستانداری جیهانی نییە، بەشێک لەو ئامێرانە ئاماژە بەوە دەکەن کە بەشێکی زۆریان لە ڕاستی لە کار کەوتووە کە هەوای شاری هەولێر پاکە، بەڵام بە پێی بەدواداچوونەکانمان لە ڕاستیە هەوای شاری هەولێر دەری دەخەن بە گشتی پاک نییە، بەڵکو بەرەو پیسبوونی مەترسیدار دەڕوە. تیمەکانمان چەندین هۆکاریان بۆ ئەم بابەتە تەرخان کردووە. خاڵی یەکەم پرسی پاڵاوگەکانی نەوتە زیاتشم لە هەوادا بە گوێرەی داتە فەرمیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێمی کوردستان تا کۆتایی ئازاری 2022 زیاتر لە 2 ملیۆن ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستانە تۆمار کراوە. خراپی کوالێت و ئۆکتانی بنزینەکە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی تری پیسبوونی هەوا لە هەرێمی کوردستان. ئەم هەڵکشانە بە تێگەیشتنی ئێمە چارەسەر نابێ تا ئەو کاتێ هێڵەکانی گشتی و گواستنەوەی گشتی کار نەکاتن. هەڵکشانی ژماری ئۆتۆمبیل نەک هۆکاری زیاتر پیسکردنی هەوایە، بەڵکو هۆکارێکی سەرشی کوشتنی ڕاستەوخۆی خەڵکی کوردستانە بۆی ڕووداوەکانی هاتوچۆ. ئامارەکانی هاتوچۆی هەرم ڕووی دەکەنەوە تەنیا ساڵی ڕابردوو 4120 ڕووداوی هاتوچۆ لە سەرتاسەری هەرێمی کوردستان ڕووی داوە کە بەهۆیەوە 623 هاوڵاتی گیانی لەدەستداوە و زیاتر لە 7137 هاوڵاتیش بریندار بوونە. خاڵی سێم مۆلیدەکانی کارەبایە. بەهۆی نەبوونی کارەبای نیشتیمانی و شکستی حکوومەتی هەرێمی کوردستان لە دابینکردنی کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان بە درێژایی زیاتر لە 30 ساڵی ڕابردوو مۆلیدەکانی کارەبا کە بە گازوایلی ئیش دەکەن کارەبا بۆ گەڕەک و بۆ شوێنە گشتیەکان و شوێنە تایبەتیەکان دیاری دەکەن. بە پێی ئامارە فەرمیەکان تەنیا لە سنووری پارێزگای هەولێر زیاتر لە 1950 مۆلیدەی ئەهلی هەیە. پشکنیەکانی تاقیگەی ناوەندی سەر بە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان دەستنیشانی کردووە کە ئەو گازە هەیە لەگەڵ پێوەر و ستانداردا جیهانیەکان ناگونجێت. سوتاندنی گازەکانی چێگەکانی نەوت کە یەکێکی ترە لە هۆکارەکانی پیسبوونی هەوای کوردستان. هێشتا لە زۆربەی چێگەکانی نەوت لە هەرێمی کوردستان گازی سروشتی، گازی بەیاوەر یان گازی تێکەڵ بە نەوت دەستێنرێ و هێشتا حکوومەت و کۆمپانیەکان دەستیان بە بەرهەمهێنانی گازی چێگەکان نەکردووە. سوتاندنی گازی چێگەکان یەکێکە لەوەکانی دەردانی چەندین گازی ژەهراوی بۆ سەرهەوای هەرێمی کوردستان. و هەروەها خاڵێکی تر خاڵی شەشەم سوتاندنی زبڵ و پاشماوەکانە. لەبەرەوەی زبڵ و پاشماوەکان لە هەرێمی کوردستان بە ڕێگای ستاندارد و زانستی کۆ ناکرێنەوە و چارەسەر ناکرێت، لەبەرەوە بەگشتی لە زۆربەی شوێنەکان کۆ دەکرێتەوە و دەستێندرێت. سوتاندنیان بە شێوەیە کە بەشێکی زۆری مادەی پلاستیکی لە تەواوی زبڵدانە سەرەکی و لاوەچیەکاندا تێبینی دەکرێت. و هەروەها ئەوەی ئێمە تێبینیمان کردووە هەڵگرتنەوەی پاژماوەی قورس و سوچی گوندەکان بە هیچ جۆرێک نەچۆتە بەرپرسیارەتی شارەوانیەکان، بۆیە بە شێوازێکی هەڕەمەچی لە گوندەکان دەسوتێندرێن. پیسبوونی هەوا و کەمبوونەوەی ئاو یەکێکە لەو پرسانەی کە لە راپۆرتەکانی ئێمە
تۆمار کراوە. لە هەرێمی کوردستان سەرچاوەکانی ئاوی سەرزەوی و ژێرزەوی لەلایەن بە چەندین هۆکار و شێوە تووشی پیسبوون دەبن و هەروەها بەردەوام لە دابەزین و کەمبوونەوەدایە. هەر سێ شێوەی پیسبوونی ئاو لە ڕووی فیزیایی، لە ڕووی تێکەڵکردنی زبل و پاژماوەکانی کیمیایی، لە ڕێگەی هەڵشتنی پاژماوەکانی پیشەسازی و کشتتوکاڵیەوە بۆ ناو سەرچاوەکانی ئاو یان پیسبوون لە ڕووی بایۆلۆجیەوە. پاژماوەی شلی پیشەسازی یەکێکی ترە لەو پاژماوانەی کە لە پرۆژە پیشەسازیەکان ڕاستەوخۆ ئەوی پێدەوترێت پاژماوەی قڕس یەکێکی ترە لە هۆکارەکان و هەروەها پیسبوونی ژینگە هەرێمی کوردستان. پاژماوە پیشەسازیەکان هۆکاری سەرەکی لە هەرێمی کوردستانە بۆ پیسبوونی ئاو کە بەبێ هیچ چارەسەرێکی زانستی لە تەواوی کارگەکان لە هەرێمی کوردستان فڕێدەدرێن. پاڵەگۆکانی نەوت لە پێش هەمویانەوە یەکێکن لە هۆکارە سەرەکیەکان. بە پێی ڕوپێوەکان بە ڕێژەی 1970 پاژماوەکان لە هەرێمی کوردستان لە شوێنێک دەشاردرێنەوە کە ڕەزامەندی ژینگەییان لەسەر نییە و بە ڕێژەی 3.8 پاژماوەکان دەسووتێدرێن و بە ڕێژەی 3.3 لە گۆڕەپانە چۆلەکان فرەدەدرێن. و هەروە زۆرینەی نەخۆشخانەکان ئەوەی پێدەوتێ پاشەڕۆی شلی نەخۆشخانەکان لە دەرەوەی سیستەمی چارەسەری پاشەڕۆی شلیان نییە. سەرجەم پاشەڕۆی شلی نەخۆشخانە و بنکانی تەندروستی تێکەڵ بە ئاوەڕۆی گشتی دەبن. کارگەکانی چم و لم یەکێکن لە هۆکارەکانی پیسبوونی ئاو لە هەرێمی کوردستان کە لەسەر ڕووبارەکان و چەمەکانی هەرێمی کوردستان کاریان لەسەر دەکرێت. لە ماوەی کەمبوونەوەی ئاو لە ماوەی 100 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی خێرا ئاستی ئاوی ژێرزەوی سەرچاوەکانی ئاوی سەرزەوی لە هەرێمی کوردستان بەرەو دابەزین ڕۆیشتووە. دەبەزینی ئاوی ژێرزەوی هاوکاتە لەگەڵ هەڵکشانی بەردەوامی بیری قوڵ لە سەرتاسەری هەرێمی کوردستان. بە پێی بەدواداچوونەکانمان ژمارەی بیری یاسایی لە هەرێمی کوردستان 24,000 بیری یاسایی هەیە، بەڵام 30,000 بیری نایاسایی لە هەرێمی کوردستانە لە دەرەوەی یاسا بۆ بەرژەوەندی تایبەتی لێدراوە. لە ماوەی ساڵی 2003 ژمارەی کانیا و لە هەرێمی کوردستان یەکێشتر لەو خاڵانەی لە ڕاستیە تۆمارمان کردووە کەمبوونەوەی کانیاوەکان و هەروە کارێزەکانن لە هەرێمی کوردستان. لە 2013دا ژمارەی کانیاوەکان لە هەرێمی کوردستان بە 5274 کانیا و دەستنیشان کراون کە 1512 کانیا و وشک بوون و هەروە لە 2016دا ژمارەکە بۆ 3365 کانیا و لە کورتی داوە و لەو ژمارەیەشدا 993 کانیا و وشک بوون کە دەکاتە ڕێژەی زیاتر لە 129. خاڵێکی تر لە ڕاستیە ئێمە لە راپۆرتەکانمان کە وەکو دەرئەنجام بە پێی گەویشتین ئەوی پیسبوونی خاکە لە هەرێمی کوردستانە. تەمان پیسبوونی خاک و کارگەرێکی زۆری هەیە باسی ناکەن. ڕۆژانە لە سەرتاسەری هەرێمی کوردستان نزیکەی 10,000 تۆن لە خاک و خاشاک کۆ دەکرێنەوە بە ڕێژەی زیاتر لە نیوەی خۆڵ و خاشاکە لە مادەی پلاستیکی و کاغەز پێک دێت. چارەسەر نەکردنی پاژماوەکان هۆکارێکی سەرەکین لە پیسبوونی خاکدا. ئەگەر تەنیا ئێمە زبڵدانی کانی قژانە لە ساڵی 2003 وەربگرین تا بە ئێستا خۆڵ و خاشاکانی ناوەندی هەولێری تێدا فرە دەدێت. هەندێک لە سەرچاوەکان ڕوبەڕووی زبڵدانەکە بە 300 دۆنم پڕ لە زبل و خاشاک دەستنیشان دەکەن کە بە قوڵایی زیاتر لە 13 متر زبل و خاشاکی تێدا هەڵێژراوە. داتاکانی بەردەستی ئێمە لە ڕاستیە ئاماژە بە پاشەکشیی گەورەی ڕوبەری دارستان لە ماوەی 50 ساڵی ڕابردوو دەکەن کە ڕوبەری دارستان لە هەرێمی کوردستان لە 5 ملیۆن دۆنمەوە بۆ نزیکەی 2.5 ملیۆن لە کورتی داوە. بەوەش ڕوبەروی دارستان لە هەرێمی کوردستان بۆ نیوە پاشەکشەی کردووە. تەمان خاڵێکی تر ئێمە تۆمارمان کردووە ئەویش پاڵپشتی ژینگەیە لە کەرتی نەودا. بەپی تەنیا بۆ زاناری خۆتان بەپی گرێبەستەکانی بەرهێنانی هاوبەش کۆمپانیەکان دەبێت پابندن بۆی ساڵانە بەشدار بن لە بەخشینی پارە بۆ سندوقی ژینگە. بە
بە جۆرەی ناوەڕۆکی گرێبەستەکانی نەوت و گازی هەرێمی کوردستان هەر کۆمپانیایەک دەبی لە ناوچەی خۆی ساڵانە بڕی 300,000 دلاری ئەمریکی وەکو پاپشتی ژینگەی بە وەزارەتی سامانە سروشتیەکان بدات. ئەو پارەیە بە جۆرەی ناوەڕۆکی یاسایی نەوت و گازی هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵی 2007 ڕێکخراوە. بەڵام تا بە ئێستا کۆمپانیەکانی سەرکار لە کەرتی نەوت و گاز هەرێمی کوردستان پابەند بوونە بە پێدانی پارەی پاڵپشتی ژینگەیی. بەڵام ئەو ڕوون نییە نە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە ئەو پارەیە لە چ پرۆژەیەکی ژینگەیی خەرج کراوە. ئەگەر قسە لەسەر ژینگە لە کەرتی گواستنەوە بکەین، طبعا ئێمە ساڵانە بڕەپارەیەکەیە بە ناوی سزای ژینگەیی یان پاڵپشتی ژینگەیی لە کەرتی گواستنەوە وەردەگیرێت. ئەو بڕی باجی دیاریکراوی ژینگە بە جۆری ژمارەی ئۆتۆمبیل و جۆرەکەی دیاری کراوە. ساڵانە باجی ژینگەیی ئۆتۆمبیلی تایبەت بە شێوازی زۆراوزۆر من ئاخیر ئەڵقامتان بۆ بخوێنمەوە سەرتانێشتن بە تەفاسیلەکانی. بە کۆی گشتی باجی ژینگە ساڵانە لە ئۆتۆمبیلەکانی تۆمار کراوە لە هەرێمی کوردستان نزیکەی 23 ملیار و 500 میلیۆن دیناری عێراقیە. ئەوە زیاترە لە بودجەی تەرخانکراو بۆ دەستەی ژینگە یان کەرتی ژینگە لە هەرێمی کوردستان بە خەملاندن لەسەر بنەمای دوایین یاسای بودجەی فەسنکراو لە هەرێمی کوردستان کە بودجەی ساڵی 2013 دەکات. کێشەکە ئەوەیە باجی ژینگە لە کەرتی گواستنەوە بە هیچ شێوێک ناخرێتە سەر سندۆقی ژینگە و لە هیچ پرۆژەیەکی ژینگەیی خەرج ناکرێتن. من کۆمەڵی خاڵی تر لە ڕاستیە دواتر ویستان لە پرسیارەکانە بۆ پێشنیارەکان کەچی بکرێت دەتوانین بیخێنە ڕوو. ئێستا کا دەدەین بە کاگڕایت فوهاد لەسەر ئەو کەسانەی کە سزایان داوە وەکو پۆلیسی ژینگە تێگەیشتنی خۆی بدە. زۆر سپاس بۆیەوە، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی هەرێمی کوردستان زیاتر لە 1731 کەیسی ژینگەییمان هەیە کە دراوەتە بە دادگاکان هەر یەکە و بە پێشێن بە سەرتانسەری وسەبن چکەمە پێکاتوین لە نۆ مدیریەت لە سەرتانسەری هەرێمی کوردستان کە ڕێژەکەس بەو شێوەیە ڕاوی باڵندەی کێوی 138 کەسمان داوەتە دادگای تا ئێستا، ڕاوی ئاژاڵی کێوی 45 کەسمان هەبووە، ڕاوی ماسی 138 کەسمان هەبووە، خەڵوز دروستکردن 200 کەسمان هەبووە، زیادە ڕۆی 300 کەسمان هەبووە، بیر لێدان ئەوانی بیریان لێداوە 375 کەسمان هەبووە، داربڕین 535 کەسمان هەبووە، ئاگرکەوتنەوە 38 کەسمان هەبووە. ئەو لە سەرتانسەری هەرێمی کوردستان لە ماوەی دەمانجی ئەم ساڵ هەتا وەکو ئێستا ئەوەندا ئامارەی کە ئێمە هەمانە کە خۆ خەلکانەکە یادە 1731 کەس. لەبارەی دارستانەکانەوە ینی وەرزی سەرمایە بێگومان خەڵک بەتایبەتی لە ناوچە شانخاویەکان دادەبڕنەوە. ئێوە تیکان کردووە بۆی ڕێگری لەو خەڵکە بکەن کە دەوێت دادەبڕنەوە خۆی بڕین بەگشتی دۆخی دارستانەکان بە دوو بە شێوەیەکی گشتی دۆخی دارستانەکان باشتر سا بە ساڵ لە بەڕێی من باشتر بووە دەبەر وشیاری زیاتر بووە، بەس پێویستە زیاتریش بکرێت کە بەنسبەت دارستانەکان و بڕینەوەی داڵۆسە خەڵکی ناوچەکە ئەوەی کە ناوچە شاخاویەکانە بە شێوەیەکی گشتی دارەکان سەلاتر ئەو جۆرە دارانم کە لە قوپۆ بەگەن ئەمە مشکلەی ئێمەس مشکلەی سەرەکیمان لەگەر بازرگانەکانە. بازرگانەکانی دار ئەوانە مشکلن چکە دارەکان لەسەر زەویە بڕن قەت بۆم ببن، بەس ئەوانی خەڵکی ناوچە شاخاوەکە دارستانەکە بەی خۆیان نەزانن، خۆیان بە خاوەن دارستانەکانزان کە ئەوە لەوێن دەروان دار نابڕن، کەمترین دار لەوێ بڕێ، زۆرترین ئەو لوقی دارانە کە وشک بوونیان لە قوپۆفانەی کە سوودی نابێ یا خود لە ناوچنیان ئەو دارانە کە تووشی نەخۆشبین زیاتر ئەو داران نابڕن ناوچە